لەبیری بکە ئەو دەبێتە هۆی چارەڕەشی تۆ. ئەو موسڵمانە و تۆ شارەزای ڕۆژهەڵات نیت. لەگەڵ ئێمە بمێنەوە، منداڵەکەشت بۆ گەورە دەکەین. بەڵام پورێکیان ئەو هاوسەری منە، پیاوێکی لاییکە ساڵانێکی زۆر لێرە ژیاوە و شارەزای ژیانی ئێمەیە. جگە لەوەش من نامەوێ منداڵەکەم لە بوونی باوک بێبەش بکەم. من باش دەزانم بێ باوکی مانای چییە. دیارە بۆ گوێگرتن لە ئامۆژگاریەکانم زۆر لاوی و گەلێکیش عاشقیت. ئێستا کە ئاوا بێقەراری و پەیوەستی بە و بڕۆ، من هیوای بەختەوەریت بۆ دەخوازم. ئەمە دوایین گفتوگۆی نێوان هێلن و پوریەتی کاتێ بە دوای خۆشەویستی دکتۆر قاسملوودا بڕیار دەدات لە ساڵی 1953 پراگی شاری منداڵی و بیرۆوەریەکانی بەرەو تارانی پایتەختی پڕ لە ترس و ژیانی چەرمەسەری بەجێ بێڵێ. هێلن قاسملوو وەفادارێک بە وەفاداری. ناوی تەواوی هێلن کرۆلیشە لە ساڵی 1933 لە پراگی پایتەختی وڵاتی چیک لەدایک بووە. لە تەمەنی 6 ساڵیدا دایکی لەدەستدات و کەسانێکی جیاواز پەروەردە و گەورەکردنی دەگرنە ئەستۆ. خوێندنی باڵا لە زانکۆ لە بواری فەلسەفە و زمانناسیدا تەواو دەکات و هەر لە زانکۆش لەگەڵ دکتۆر قاسملوو ئاشنا دەبێ و وەک خۆی دەڵێ لە ڕاستیدا قاسملوو ببووە پشتیوان و عاشقم و بە چەشنێکیش ڕۆڵی مامۆستای دەگێڕا. ئەوەش سەرەتای جوانترین سەردەمی ژیانم بوو. ئێمە وەک دوو شۆڕشگێر عاشقی یەک بووین و هەر لە زانکۆش خوازبینی دەکردم. لەو ماوەدا زۆر شت سەبارەت بە نیشتمانی قاسملوو فێر دەبێ. هێلن بە قبوڵکردنی خوازبینیەکەی دابوو نەریتەکانی وڵاتەکەشی قبوڵ دەکات. پاش ماوەیەک دکتۆر قاسملوو خوێندنی زانکۆ تەواو دەکات و دەگەڕێتەوە بۆ ئێران. لەو کاتەدا هێلن سکی 2 مانگان بوو. هەستی بەهێزێکی پتە لە خۆیدا دەکرد. بەڵام لەگەڵ ڕۆشتنی مێردەکەی لە پراگ سەر لە نوێ هەستی بە تەنیایی کردەوە. ژیانی هاوبەش، دووگیانبوون و هیوای پەیوەستبوون بە قاسملوو پرۆژەی چوونە زانکۆی پوچەڵ کردەوە. بەڵام دوای گەیشتنی بەڵگەنامە فەرمیەکان کە دکتۆر قاسملوو لە ئێرانەوە بۆ هێلێنی دەنێرێ، کارەکانی تەواو دەکات و لەگەڵ یەکەم منداڵیان کە دوور لە باوکی لەدایک ببوو لە ساڵی 1953 لە فڕۆکەخانەی مێهرابادی تاران خۆی لە بەرامبەر قاسملوودا دەبینێتەوە. لە فڕۆکەخانە بە ژستێکەوە دەیهەوێ منداڵەکە بدا بە باوەشی قاسملوودا. بەڵام ئەو تەنیا سەیری مینای چکۆلانەی دەکات و پاشان دەڵێ چەند ناشیرینە. بۆ هێلن ئەو ڕستەیە گاڵتەیەکی دڵشکێن دەبێ. هەڵبەت وتەکەی ڕاستیش نەبوو چونکە مینای بچکۆلە ڕێک بە پێچەوانەوە زۆری جوان بوو. بەڵام هێلن لەگەڵ ئەوەدا دەیزانی کە گاڵتەکردن بەشێکە لە سروشتی قاسملوو خاڵی سەرنجڕاکێشی ئەو بوو، بەڵام کەیفی بەو گاڵتەیەی نەهات. سەفەر بۆ ماڵی بنەماڵەی قاسملوو. دوای مانەوەیان لە تاران بۆ ماوەیەک ڕۆژێکیان دکتۆر قاسملوو بە هێلن دەڵێ کە پێویستە بچن بۆ ورمێ کە زێد و شوێنی ژیانی بنەماڵەکەیەتی. کاتێ دەگەنە ماڵی باوان بەڕوویەکی خۆشەوە پێشوازی دەکرێن و لە ماڵێکی بچووک بەرامبەر ماڵی دایک و باوکی قاسملوو نیشتەجێ دەبن. هەرزوو لەگەڵ نانەخانمی دایکی دکتۆر قاسملوو کە بە ئاشووری و ئازەری دەدوا و تا ڕادەیەکیش کوردی دەزانێت تێکەڵ دەبن. هەرچەند هیچ زمانێکی هاوبەشی قسەکردنیان نییە، بەڵام یەکتر تێدەگەێنن. دوای سەردانی ماڵی باوان مەجبور دەبن بچنەوە تاران و بەنهێنی بژین. وەک خۆی دەڵێ شۆڕژگێڕانی ڕێگای ئازادی دەترسان بەڵام باسییان نەدەکرد. منیش دەترسام بەڵام نەمدەویستان بە ترسەکەمدا بنێم. لەو کاتەوەی گەیشتبوونە تاران بەردەوام حەشارگەیان گۆڕیوە و بە ناوی خوازراوی جۆرا و جۆرەوە ژیاون. لاپەڕەبەندی ڕۆژنامەی کوردستان و لکاندنی وتارەکان بە لاپەڕەکانی ئەنجام دەدا و پاش چاپ ڕۆژنامەکانی دەبرد بۆ کەسانێک لە تاران کە ئەوانیش بەنهێنی دەژیان و بەرپرسی بڵاوکردنەوەی ڕۆژنامەکان بوون. پەیامیشی دەهێنا و دەبرد و هەندێک جاریش نیگابانی دەدا. ڕۆژ لە دوای ڕۆژ هێلن باشتر هاوسەرەکەی خۆی دەناسی. هەسوکەوت شێوازی کار و هونەری دەربڕینی بۆچوونەکانی دەبینی. لە ڕوانگەی هێلنەوە ئەو زێڕی خالص بوو.
ڕاست و دروستی هەسەنگاندەکان و بڕیارە سیاسیەکانی لە ڕێی دەرەنجامەکانیەوە دەسەلما. هێلن بڕوای وابوو لە هەڵبژاردننی ئەودا هەڵەی نەکردووە و هەر ڕۆژێک کە تێدەپەڕی خۆشەویستیەکەی بۆ ئەو قوڵتر دەبووە. ساڵی 1955 هێلن بۆ جاری دووهەم لە یەکێ لە نەخۆشخانەکانی تاران بێ ئامادەبوونی هاوسەری منداڵی دووهەمی دەبێ. بۆیە هەست بە دەستەوەستانی بێکەسی و بێهێزی دەکا. بەڵام بەوە دڵی خۆی دەداتەوە و لە خۆی دەپرسێ تۆ دەزانی بۆچی تەنیایت. تۆ هاوسەری کەسێکی شۆڕژگێڕی. بۆیە دەبێت خۆت لەگەڵ ئەو بەرپرسیاریەتیەی لە ژیانتدا هەڵت بژاردووە بگونجێنیت. پاش ماوەیەک بڕیار دەدرێت دکتۆر قاسملوو دەبێ بۆ کاری حزبی ڕوو لە ئەوروپا بکە و ئەمانیش دەبێ لە ئێران بڕۆن. ناسینی مام جەلال و نازناوی نەسرین. بۆ گەڕانەوە لە تاران تووشی دەردەسەری زۆر دەبێ. بە ناچاری ڕێگەی بەغدا دەگرێتە بەرو، بە هەزاران کوێرەوەری دەگاتە بەغدا و لەوێش ناچار دەکرێت لە حەشارگەیەک لەگەڵ سێ پیاوی گەنج بمێنێتەوە. یەکێکیان خوێندکاری یاسا دەبێت، زانکۆی بەجێ هێشتووە و لە دەست پۆلیس ڕای کردووە. پیاوێکی مەهرەبان و ناوێکی خوازراوی هەیە. ناوە ڕاستەقینەکەی جەلال تاڵەبانیە. هەر یەکەم شەوی گەیشتنی بە حەشارگە نوێیەکەی ئەو سێ پیاوە گەنجە کەوتنە خۆیان تا ناوێکی خوازراوی بۆ بدۆزنەوە. دواتر جەلال تاڵەبانی دەڵێت ناوی تۆ نەسرینە. نەسرین ناوی گوڵێکی سپیە کە لە شاخەکان دەڕوێ. تۆ ڕەنگی ڕوخسارت سپیە و لە شاخەکانەوە هاتووی بۆ لای ئێمە. هێلن و کچەکانی ماوەی 8 مانگ لە شاری بەغدا دەمێنەوە و دواتر پاسپۆرتێکیان بۆ دروست دەکەن کە وێنەی هێلنی پێوە دەبێ. لە وێنەکەدا نیوەی ڕوخساری بە ئابادا پۆشراوە. تەنانەت شوناسی مینا و هیوای کچیشی دەگۆڕن. دەبوو لە بەغداوە بەرەو دیمەشق بڕۆن، بەڵام نێوانی ئەم دوو وڵاتە تێک دەچێ. بەهۆی داخستنی ڕێگای تورکیەش دەبوو جارێکی تر بە هەزاران چەرمەسەری بچنەوە ئێران و لەوێوە بە پاسپۆرتە سەختەکەیان بڕۆنە دیمەشق. هێلن و کچەکانی لە تارانەوە بەرەو دیمەشق دەڕۆن. دکتۆر قاسملوو تەنیا تا ئەبێ توانی بووی بلیتیان بۆ بکرێت و دوای ئەوە لەلایەن قەدری جان کە کوردێکی نیشتمان پەروەر بوو پێشوازیان لێ دەکرێت. دوای چەند مانگمانەوە بە هاوکاری دۆستانی کورد لە دیمەشقەوە بەرەو پراگ دەگەڕێنەوە. هاتنی مەلا مستەفای بارزانی بۆ پراگ. دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی لە عێراق، عەبدولکەریم قاسم کە خۆی ببووە سەرۆکۆمار داوا لە مەلا مستەفای بارزانی دەکات کە لە یەکێتی سۆڤیەت بوو بگەڕێتەوە بۆ عێراق. بارزانیش لە گەڕانەوەیدا بۆ ماوەیەکی کورد لە پراگلا دەدا و بنەماڵەی قاسملوو بۆ نانی ئێوارە بانگشتی ماڵی خۆیانی دەکەن. لەو میوانیەدا بارزانی پێشنیار بە دکتۆر قاسملوو دەکات بگەڕێتەوە بۆ کوردستان و لە نزیکی سنوور نیشتەجێ بێ و درێژە بە خەباتەکەی لا دژی ڕژێمی شا بدات. ئەویش دەست بەجێ پێشنیارەکەی قبوڵ دەکات. لەو کاتەدا هێلن بیر لە کچەکانی دەکاتەوە و پرسیار لە دکتۆر قاسملوو دەکات و دەڵێت لە وڵاتێک کە ژنان هیچ مافێکیان نییە چه داهاتوویەک بۆ کچەکانمان لەبەرچاو دەگریت؟ ئەوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چه چارەنووسێکیان دەبێ؟ دکتۆر قاسملوو دەڵێ ئەوان دەبن بە کورد. زمانی عەرەبی و کوردی فێر دەبن و تۆش زمانی چێکیان فێر دەکەیت. کچەکانمان بەسەر 3 زماندا زاڵ دەبن، لەوە زیاتر چی دیکەت بۆ دەوێن. هێلن لە وەڵامدا دەڵێ ئەوان کچن و من پێم وانییە کەیفیان بە دۆخی ژنانی ئەوێ بێت. لە بیریشت نەچێتەوە کە من بە کولتوری ژنێکی ئازادەوە گەورە بووم. تەنیا لەبەرەوەی خۆم لەگەڵ ئەو کۆمەلگایە بگونجێنم هەرگیز ناتوانم بە پێچەوانەی باوەڕەکانم کچەکانم پەروەردە بکەم. من هەرگیز لەگەڵ کچەکانم درۆ ناکەم. دکتۆر قاسملوو هەناسەیەک هەڵدەکێشێ و دەڵێ ئەوان هێشتا منداڵن، دواتر سەبارەت بەم بابەتە قسە دەکەین. دواتر دەڵێ هەرچۆنێک بێت من بڕیاری خۆمم داوە. تۆش بڕیار بدە، یان لەگەڵ من دێیت یان لێرە دەمێنیتەوە. بەڵام ئەو بزانە کە من چی دیکە ناگەڕێمە بۆ ئێرە و تا ڕزگاری کوردستان لەوێ دەمێنمەوە و بەم شێوەیە دکتۆر قاسملوو کۆتایی باباسەکە دێنێ. بۆیە هێلن دەکەوێتە سەر دووڕیان، یان دەبوو لەگەڵ منداڵەکانی دوای دکتۆر قاسملوو بکەوێت یان لێ جودا بێتەوە. بڕیار دەدا واز لە خوێندنەکەی بهێنێ و لەگەڵ دکتۆر قاسملوودا بڕوات بۆ بەغدا.
دواتر بەڕەسمی دەگاتە بەغدا بۆ ماوەی ساڵێک لە وەزارەتی نیشتەجێبوون کار دەکات. بەڵام جارێکی تر مەجبور دەبێ بەغدا بەجێ بێڵێ و بگەڕێتەوە بۆ پراگ. گەڕانەوە بۆ بەغداد. دکتۆر قاسملوو کە لە ساڵەکانی 1970 تا 1974 لە وەزارەتی پلاندانانی عێراق کاری دەکرد، هاوکات لە کۆنفرانسی سێهەمی حزبی دموکرات دەبێتە سکرتێری گشتی. پاش کۆنفرانس داوا لە هێلن دەکات سەردانی بەغدا بکە، چون دەیوێت سەبارەت بە بابەتێکی گرنگ قسەی لەگەڵ بکات. ئەوان لە یەکێک لە دوورگەکانی دیجلا پیاسەیان دەکرد. دکتۆر قاسملوو باسی شکست و ئەو ساڵە دژوارانە دەکات کە حزبی دموکرات تێپەڕاندبوون. باسی هەوڵەکانی خۆی دەکات لە بواری نۆژەنکردنەوە، چاکسازی، زیندووکردنەوەی حزب و پاشانیش پرسیارێ لە هێلن دەکات و دەڵێت ئایا لە بەرەو پێشبردننی ئەو خەباتەدا یارمەتی دەدات؟ هێلن سەری سۆر دەمێنێ و لە وەڵامدا بە پرسیارەوە وەڵامی دەداتەوە و دەڵێت مەگەر من تا ئێستا یارمەتیم نەکردووی؟ لە ڕاستیدا پرسیارەکەی کار لەسەر دڵی هێلن دەکات و وای هەست کرد تا ئەو کاتە هەرچی کردووە لەلایەن هاوسەرەکەیەوە فەرامۆش کراوە. پاشان دکتۆر قاسملوو بەردەوام دەبێت و دەڵێ من بۆ سکرتێری گشتی حزبی دموکرات هەڵبژێردراوم، لەمە بەدووە هەم بەرپرسیارەتی مەزنتر دەبێت و هەم پێویستە زیاتر کار بکەم. دوای جێشتنی عێراق جارێکی تر بۆ ماوەی 2 ساڵ قاسملوو لەگەڵ بنەماڵەکەی لە پراگ نیشتەجێ دەبن. بەڵام لە مانگی فێبریەی 1976دا دکتۆر قاسملوو لەلایەن نووسینگەی پۆلیسی تایبەت بە کاروباری بیانیەکان بانگ دەکرێ و مۆڵەتی 1 مانگیان پێدەدرێت کە وڵاتەکەیان بەجێ بێڵێ. لێرەوە قۆناغێکی تری ژیانی لێکدابڕان و ئاواریان دەست پێ دەکات. دکتۆر قاسملوو دوای 3 ڕۆژ بڕیار دەدا و دەڕوا بۆ فەرەنسا، دواتریش هێلن لە نێوان دوو بژاردەدا دەمێنێتەوە، لەگەڵ کچەکانی بڕوات بۆ سوێد یان بچێت بۆ فەرەنسا. هەڵبژاردنێکی قورس و بە ئازار دەبێ. بۆیە دکتۆر قاسملوو دەڵێ وازیان لێبێنە با کچەکان بۆ خۆیان بژین، ئەوان ئیتر مناڵ نین، وەرە بۆ پاریس، منیش لێرم، دەبینی هەموو شتێک باش دەبێت. ئێمە یەکترمان خۆش دەوێ و پێکەوە شپیر دەبین. ئەگەر لەگەڵ منداڵەکانیش بڕۆیت، دوجار ئەوان ڕۆژێک بەجێ دەهێڵن و تۆ بەتەنێ دەمێنیتەوە. هێلن دواتر بڕیار دەدا و دەچێتە پاریس، بەڵام دوای 2 ساڵمانەوە لە پاریس جارێکی تر لە ڕێکەوتی 31 ئوتی 1970دا دکتۆر قاسملوو پاریس بەرە و تاران بەجێ دێڵێ و بە هێلن دەڵێ یان بۆ مانگێک دەڕۆم و یان بۆ هەمیشە. ڕووخانی شاو هاتنی هێلن بۆ کوردستان. دوای ڕووخانی ڕێژێمی شا لە سەرەتاکانی مانگی مارسی 1970 هێلن لە ڕێی ستۆکۆڵم و کۆپێنهاگەوە دەگاتە تاران و پاشانیش دەچێت بۆ کوردستان و ماوەی 3 ساڵ لە سەنگەرەکانی پێشمەرگەدا دەمێنێتەوە. لە کوردستان لە کۆبوونەوەیەکی دەفتەری سیاسی حزب بەشداری دەکات و پێشنیار دەکات دەفتەرێکی نوێنەرایەتی لە ناوەندی ئەوروپا بکەنەوە. بە بۆچوونی ئەو پاریس بۆ ئەو مەبەستە گونجاوترین شوێن بوو. هەموو ئەندامانی دەفتەری سیاسی پێشنیارەکەی قبول دەکەن و داوای لێ دەکەن جگە لە بەرپرسیارەتی پەیوەندی گشتیەکان سەرپەرشتیاری پێڕاگەیشتنی کاروباری دارایی حزب لە بانکەکانی دەرەوە لە ئەستۆ بگرێت. هێلن بۆ مەرجەی کە 2 هاوکاری بۆ دیاری بکەن بەرپرسیارەتی پەیوەندی گشتیەکانی حزب لە دەرەوەی وڵات و بەشی ماڵی و ئەستۆ دەگرێت. نامەیەکی دکتۆر قاسملوو بۆ هێلن. لە کۆتاییەکانی ساڵی 1980 کاتێ دکتۆر قاسملوو دەستی بە دانوستان کردبوو لەگەڵ نوێنەرەکانی تاران، لە ڤیەنەوە نامەیەک بۆ هێلن دەنێرێ و تێدا دەڵێ هێلن گیان ئازیزم، هیوادارم ساڵی نوێت بەخۆشی بێت. بەداخەوە دەرەتانی گەڕانەوە بۆ پاریسم نییە. لێرە سەرقاڵی دانوستانگەلێکی زۆر گرنگم لەگەڵ نوێنەرانی ڕژیمی ئێران. بە دڵنیاییەوە ئەم دانوستانانە دانوستانی کۆتایین، هەر بۆیەش هیچ کەس جگە لە تۆ نابێت لێی ئاگادار بکرێتەوە. عەبدوڵام لەگەڵە و بەباشی نازانم ئەو بزانێت کە تۆم ئاگادار کردوتەوە. پاش یەکەمین خولی دانوستانەکان کەمتر پێی خۆش بینم. سەرەڕای ئەوەش دانوستانەکان بەردەوامە و هەر بۆیەش پێدەچێت سەرێکیش لە پراگ بدەم. دووادیداری هێلن و دکتۆر قاسملوو. دکتۆر قاسملوو ڕۆژێک پێش سەفەرەکەی بۆ ڤیەن هێلن دەبینێ و ڕازی سەفەرەکەی خۆی بۆ ئاشکرا دەکات و دەڵێ
ئێرانیەکان زۆر مەیلیان لێیە پرسی کورد لە ئێران چارەسەر بکرێت، زۆریش متمانەی بە ووتەی خۆی هەبوو. بەڵام هێلن بە ئاستەم دەیتوانی بڕوا بەو دانوستانانە بکات. پێی دەڵێ ئێستا بۆ ڕێژیم گونجاوترین کاتە بۆ ئەوەی تۆ لە ناو بەرێت. خومەینی مردووە. چارەنووسی سمکۆ لە یاد مەکە. دکتۆر قاسملوو پێی دەڵێ من پێم گوتون کە ئاگاداری ئەوە بن من بەقەدەر سمکۆ سادە نیم. هێلن دەڵێ بەڕاست؟ هێلن هەست و بۆچوونێکی باشی بەرامبەر بەو دانوستانانە نابێ و ئیشارە بەوە دەکات کە هەمیشە لەسەر پاراستنی گیانی قسەی لەگەڵ دکتۆر قاسملوو کردووە، بەڵام زۆربەی جارەکان یەک وەڵام وەردەگرێتەوە، ئەویش ئەوە بوو کە پەیوەندی بە تۆوە نییە. هەواڵی شەهیدبوونی دکتۆر قاسملوو. دکتۆر قاسملوو ڕۆژی 11 و 12 ژووریا تەلەفۆن بۆ هێلن دەکات، بەڵام ڕۆژی 13 تەلەفۆنی بۆ ناکات. 14 ژووریا کاتژمێر 5 بەیانی زەڕەی دڵتەزێنی تەلەفۆن هێلن لە خەو هەڵدەستێنێ. هەواڵی ڕوودانی تراژیدیەکی پێڕادەبێنێ، شەهیدبوونی دکتۆر قاسملوو. لە ئاپارتمانەکەیدا بە چەپ و ڕاستا دێت و دەچێ، هەوڵ دەدات باوەڕ بهێنێت کە ئەوە مۆتەکەیەکە و کاتێک بە ئاگا بێتەوە دەڕوێتەوە، بەڵام وردەوردان ناچار دەبێت ملکەچی ئەو ڕاستیە بێت. پاش تراژیدیەکە دەچێتەوە بۆ کوردستان، بەڵێن بە ڕێبەرایەتی حیزب و دکتۆر سادقی شەرەفکەندی سکرتێری گشتی حیزبی دموکرات دەدات لە هەوڵەکانی بۆ ئاگادارکردنەوەی ڕایگشتی نێونەتەوەیی بەردەوام بێت. کاتێ دەگەڕێتەوە بۆ پاریس بۆ ڕسواکردنی ئەم کردەوە جنایەتکارانەیە دەست بە هەوڵەکانی دەکاتەوە. کاتێ دەگەڕێتەوە کوردستان دەچێتە ماڵەکەی دکتۆر قاسملوو. وەسیەتەکەی بە ئامادەبوونی کە تا ئەو کات لە حیزبدا پارێزراوە دەهێنن و دەیخوێننەوە. لە وەسیەتەکەیدا ئەوە دەڵێ ئەوەی هەمە لە ماڵی دنیا و ئەوانش کە بەناوی منەوەیە هەمووی مڵکی حیزبی دموکراتە. هێلن تەواوی وەسیەتەکەی جێبەجێ دەکات و هەموو ئەو شتانەی کە بەناوی خۆی و دکتۆر قاسملوو دەبێ تەسلیمی حیزبی دموکراتی دەکاتەوە و تەنانەت کتێبەکانیشی پێشکەش بە کتێبخانەی حیزب دەکات. لە ئەوروپا ساڵانێکی زۆر هەوڵەکانی لەسەر ڕایگشتی چڕ دەکاتەوە و بەردەوام دەبێت لە ئاگادارکردنەوەی ڕایگشتی لە چۆنیەتی کارەساتی ڤیەن. دواتر بە مەبەستی ئارامبوونەوەی فکر و گەڕانەوەی پارسەنگی ڕۆحی دەچێتە گوندێک لە باشووری فەڕەنسا. وەک خۆی دەڵێ زەمن تێدەپەڕی و بیرۆکەی پەیوەستبوون بە بەشێک لە ئەندامانی بنەماڵەکەم کە لە پراگ شاری زێدی خۆم دەژیان بە مێشکم داهات. هەر بۆیەش گەڕامەوە بۆ پراگ و لە نیشتمانی پێشووی خۆم گیرسامەوە. بەڵام بەرەبەرە هەستی غەریبی و تەریکەوتنەوە بەسرمدا زاڵ بوو، سەر لە نوێ مێشکم ئارامی خۆی لە دەستدایەوە. بۆیە بڕیارمدا بگەڕێمەوە بۆ فەرەنسا. هێلن دوا ساڵەکانی تەمەنی خۆی لە فەرەنسا بردەسەر و لە ڕێکەوتی 10 مارسی 2023 لەوێدا ماڵەوەی لە ژیان کردو هەر لەبێش بە خاک سپێردرا. ناوبراو جگە لە زمانی چیکی، زمانی کوردی، فارسی، ئینگلیسی، فەرەنسی و سلۆڤاکیشی دەزانی. لە کتێبی ئوروپایەک لە وڵاتی کورداندا کە نووسینی بیرەوەریەکانیەتی لەبارەی کوردەوە دەڵێ نەتەوەی کورد چەند سەدەی لە خەبات و سەرکوت تێپەڕاندووە. ئەم نەتەوە زۆر جاران لە ڕەوتی خەباتدا کەمەندان بوون، کوشتار و کۆمەڵکوژی ڕۆڵەکانی خۆی بەچاو بینیوە، بەڵام تۆقاندن و چاوترسێنکردن هەرگیز نەیتوانیوە ئەم نەتەوە بەچۆکدا بێنێت و لە پێی بخات، بەڵکو بە پێچەوانەوە ورەی ڕابوون بووە بە بەشێک لە تایبەتمەندی ئەم نەتەوەیە و بزوێنەری بووە بۆ بەردەوامی خەبات و پاراستنی هەبوون و کولتوریان. لە مێژووی سیاسی کووردا 3 ژنی بیانی کە ژنی 3 سەرکردەی کورد بوون، زۆرترین وەفاداریان بە خەباتی کورد و هاوسەرەکانیشیان هەبووە، کە جگە لە هێلن
ئەوانیش ئەگنێتا کلینگی هاوسەری عومەر شێخموس یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی و لیدیا هاوسەری شەهید ئارامی سکرتێری کۆمەڵەی ڕەنجدەران بووە. هێلن لە بیرەوەریەکانیشیدا ئەوە باس دەکات کە پاش ساڵانێک دکتۆر قاسملوو پێی وتووە ترساوە لەوەی کە بەجێ بێڵێ و بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی. دکتۆر قاسملوو چەندین ژنی بیانی ئەناسی کە شویان بە پیاوە دەوڵەمەندە ئێرانیەکان کردبوو سەرڕای ئەوەش کە هاوسەرەکانیان سەرخاڵی کاروباری سیاسیش نەبوون، بەڵام پاش ماوەیەک هاوسەرەکانیان بەجێ هێشتووە و گەڕاونەتەوە بۆ وڵاتەکەی خۆیان. هێلن نەک دکتۆر قاسملووی بەجێ نەهێشت، بەڵکو تا دوا هەناسەکانیشی وەفادار بە نەتەوەی کورد مایەوە. چارەنووسی هێلن بە پێچەوانەی ئامۆژگاریەکەی پووری ڕەشتر نەچوو. ئەو کەوتە شوێن ئەشقەی دکتۆر قاسملوو کە گرێدراو بوو بە ڕزگاری نەتەوەیەک. بەڵام مەخابن تا لە ژیاندا مابوو نە حیزبەکەی دکتۆر قاسملوو نە بەگشتی بزوتنەوەی کوردستان بە پێی پێویست ڕێزی شیاویان لە زەحمەت و وەفاداریەکانی ئەو نەگرت.